خاڵی یەکەم ئەو کەسانی بەس بە زیندوێتی ڕازین ئاواتیان ئەوەیە شێل لەسەر کورسی دەسەڵات بێ ئەمان پیاوی ئەون. دوو، ئیشیان چەپڵە لێدانە، بەس خەریکیان چەپڵە لێدانن. جاران دەیانگوت بیڕوح بیدەم، ئێستاش هەر ئەوانن بە کوردی دروشمەکە دەڵێنەوە بۆ جەنابی یەکێکیکە ئەوەش بڕوای یەکێکی تر بێ بڕواتان هەبێ من هەر لەسەر مینبەر لا دەدرێمەوە. من دڵنیام زمانی بەعس هەر نایاندەهێش، زمانی ئەمانە هەر نایاڵن، ئەمانە بڕۆن یەکێشکە بێ ئەوەی ئەمڕۆ ڕاپۆر لە من دەدا سپێنی بڕواتان هەبێ هەر ئەو لەسەر مینبەر من لا دەداتەوە. چونکە ئێمە پێمان ناکرێ پیاوی خەڵک بین، بەس ئەوانە هەموو دەمێ پیاوی خەڵکن. شێر لەسەر کار بێت چەپڵە لێدەر هەر ئەوانن. سێم نیشانەیان حەزیان لە کاسە لێسی و بەرماوەیە، بە نانی حەڵاڵ سکیان دەترشێ، مەعیدەیان دەترشێ، حەزیان لە نانی عیززەت نییە. 300,000 بدەیە و بە کوشتیدا بڵێم ملیۆنێک دینار لەوێ وەرە کرێکاریکی حەڵاڵ کە لە بەخوا پێم ناکرێ، حەزم لەو کاسە لێسیەیە. چوارەم، شانازی بە نۆکەری و کۆیلایەتی خۆیانەوە دەکەن. ئەمانە بۆ زیندومانەوەیان، بۆ چڵکا و بەرماوەی بەرپرسەکانیان ئامادەن دینیان، کەسایەتی و شەخصیەتیان هەمووی بفرۆشن. ئەمانە ئامادەن جاسووسی لەسەر برای دایک و باوکی خۆیان بکەن. واللهی برای دایک و باوکی خۆی بەگر دەدا بۆ ئەوەی چڵکا و بەرماوەیەک وەرگرێ، بەس خۆی زیندوو بمێنێتەوە. ئەمانە گورزی دەسەڵاتی، گورزی دەستی ستەمکارانن بۆ کەسانی چەوساوەی وەکو خۆیان. ئەمە خۆی چەوساوەیە، بۆتە گورزی دەستی دەسەڵاتدارانی ستەمکار بۆ لێدانی چەوساوەیەکی وەکو خۆی.